دانیشتوانی کەرکووکی دەوڵەمەند بە نەوت لە ڕووی ئابووریەوە لە دۆخێکی قورسدان بۆیە ئەوان نەک شانازی بە دەوڵەمەندی پارێزگاکەیانەوە بە سامانی سروشتیەوە ناکەن بەڵکو خوازیارن دۆخەکە پێچەوانە بووایە. لە ساڵ 1920 کە یەکەم بیر لێدرا بووەتە کێشە بۆم شارە تاکو ئێستا چونکە خەڵکی ئەم شارە بەداخەوە هیچ سودێکیان لێ وەرنەگرتووە کاتی خۆی شەریکاتی احتیکاری و ئەمانە هاتوون ئیسفادیانێکە دوایەوە حکومەتی بەعساتی بهێنای بەکارهێنا بۆ جانی خەڵکەکەی هەنی دای بە سلاح و بۆ جان خەڵکەکەی بەکارهێنا. دانیشتوانی کەرکووک لەوە نیگەران کە نەوت نەک سوودی پێ نەگەیاندوون بەڵکو گرفتی ئەمنی و سیاسی گەورەی بۆ دروست کردوون و شارەکەیانی کردوتە بەشێک لە ململانیە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان. سەرباری ئەم گرفتانەش کە بەهۆی نەوتەوە بەرۆکی گرتوون کەچی شارەکەیان بێ خزمەتگوزاریە و نازانن داهاتی نەوتەکەیان بۆ کوێ دەڕوات. نەوتەکەنەوە لە نەوتەکە زەرە لەوە ئێمە زەرە زۆر زەرە یعنی نەوتەکە ئێمە استفادەمان من خۆم خەڵکی کەرکووکم والیدی کەرکووک یعنی لە کەرکووک لە دایکبوومە هیچ استفادەم لەو نەوتە نەکردووە. منیش ئەوە تا عەمر 65 ساڵەمان دادە ئیشەکەم ڕۆژانم 10,000 لەبیان تا ئێوارە خەنا کێ قبوڵیەکە. النفط ماشەڵڵا نەوت لە دەریا زیاترە کەرکووک دەریایەکە لە نەوت و سامانی گرانبەها تا ئێستا چاوان بە فلسێکی سوور نەکەوتووە نە کورد نە عەرەب نە تورکمان ئەم پارەیە بۆ شۆ دەڕوات دەمانەیە بزانین بۆ شۆ دەڕوات. زۆرینەی خەڵکی کەرکووک وەکو دانیشتوانی شارەکانی دیکە لە دۆخێکی ئابووری قورسدان و بە بازووی خۆیان بژێوی دەردەکەن هەروەک حکوومەتیش دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانیان بۆ دانامەزرێنێت. والله من الناحية الاقتصادية الوضع لەڕووی ئابووریەوە وەزعمان زۆر خراپە بێکاری زۆرە لە کەرکووک وەکو دەبینی نێمە لەسەر ڕەسیفی جادەین بۆ پەیداکردنی بژێوی هەلی کار کەمە دامەزراندن نییە و دەرچووەکانمان لە ماڵەوە دانیشتون. وڵای خەڵکی کەرکووک وەکو ئیسفادەی لەم نەوتووە نەکردووە سەحالێن نەئاوێ نەکارەبای ئەو شتانە غێرە بێ سوودی ببینێ لەو نەوتە ئەو شتانە نییە ئیتر خەڵکی کەرکووک وەڵا ڕەزالەتیتی هەمووی بۆ پەرلەمان بۆ حکوومەتە فلسێک یعنی ئێمە من 40 ساڵە لە شێریکە دەوامەکەم ئیستا تەقاعد دەرچووم ساڵ و 2 مانگە من دانیشتومە نەڕاتب نەچی شتێ ناڵێن ئەمە لەکوێ خوار. نەوتی کەرکووک پێشتر کاتێک لە ژێر کۆنتڕۆڵی هەرێمدا بوو لە ڕێگەی بۆریەوە هەناردەی تورکیا دەکرا بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە نەوتی شارەکە بە تەواوەتی کەوتۆتە دەست عێراق و لەو کاتەوە هەناردەکردنی ڕاگیراوە هەرچەندە بڕیارە هەناردنەدەرەوەی دەست پێ بکاتەوە. دڵشاد ئەنوارە دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.